لە کاتێکدا ئاڵۆزیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران لەسەر ئاستی لێجوان و ئامادەکاری بۆ جەنگ تون دەبێتەوە. گۆڕەپانی سیاسی و یاسایی لە واشنگتۆن گۆڕانکاری بەسەرداهاتووە و کۆکردنەوەی هێزیش لە ناوچەکەدا تا دێت زیاتر دەبێت. لە کۆنگرێسی ئەمریکا هەوڵێکی هەردوو لایەنی کۆماری و دیموکراتی هەیە کە دەیەوێت دەستی ترامپ بۆ ڕێگریکردن لە هەڵگیرساندنی هەر جەنگێک دژی ئێران بە بێگەڕانەوە بۆ نوێنەرانی گەل ببەستێتەوە. لەو بارەیەوە سیناتۆر تیم کین دیموکرات و ڕاند پۆڵ کۆماری ڕۆژە بڕیارێکیان پێشکەشی کۆنگرێس کردووە کە جەخت لەوە دەکاتەوە هیچ کارێکی سەربازی دژی ئێران ئەنجام نادرێت مەگەر بە ڕاگەیاندنی فەرمی جەنگ لەلایەن کۆنگرێسەوە نەبێت. تیم کینی بەرەی دیموکراتەکان ڕایگەیاند ئەگەر هەندێک لە هاوکارەکانم لایەنگری جەنگن دەبێت ئازایەتی ئەوەیان هەبێت دەنگی بۆ بدەن و بەرپرسیارەتەکەی هەڵبگرن نەک خۆیان لە پشت مێزەکانیانەوە بشارنەوە. هەرچەندە هێشتا پرۆژە بڕیارەکان نەخراوەتە بەرنامەی کارەوە و کاتێک بۆ گفتوگۆ و پەسەندکردن یا ڕەتکردنەوەی دیاری نەکراوە. بەڵام تۆماس ماسی کۆماریەکان و ڕۆخانای دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران باسییان لەوە کردووە کە دەیانەوێت لە هەفتەی داهاتوودا پرۆژە بڕیارێکی هاوشێوە بخرێتە دەنگدانەوە. ڕۆخانە هۆشداریدا کە بەرپرسانی ئیداری ترامپ باس لە گەرێکی 90% بۆ وەشاندنی گۆرزی سەربازی لە ئێران دەکەن. ئەمە ژوای کردووە فشارە یاساییەکان خێراتر بکرێن. لەلایەکی دیکەوە گۆڕەپانەکە ئاڵۆزی پێوە دیارە. لا چەند کاتژمێری ڕابردوودا دەنگۆیەوە بڵاو بووەوە کە سەدان سەربازی ئەمریکی لە بنکەی ئەلعودەید لە قەتەر و بنکەکانی بەحرەین کە کەشتیگەلی پێنجەمی ئەمریکی لە خۆ دەگرێت کشێنراونەتەوە. ئەمەش وەکە ئامادەکاریەک بۆ پەرچەکرداری ئەگەری ئێران لە بەرانبەر هەر هێرشێکی ئەمریکادا. سەرڕایەوەی هەندێک سەرچاوەی هەواڵی زایۆنی و ئەمریکی باسییان لە چۆڵکردنی بنکەکانی ئەمریکا لە عێراق، سووریا، کوێت، سعودیا، ئوردن و ئیماراتیش کردووە. بەڵام فەرماندەی ناوەندی ئەمریکا سێنتکۆم با توندی ئەو هەواڵانەی ڕەت کردەوە و با بێبنەما وەسفی کردن. ئەم دژایەتیە لە هەواڵەکاندا نیشانەی قوڵی ئەو جەنگە دەرونیەیە کە لە ناوچەکەدا بەڕێوە دەچێت. لە بەرانبەردا هێزی دەریایی سوپای پاسدارانی ئێران لە چوارچێوەی مانۆڕی سەربازی کۆنتڕۆڵی زیرەکدا لە گەروی هۆرمز بۆ یەکەم جار موشەکی بەرگری ئاسمانی سەیاد 3G تاقی کردەوە کە تایبەتمەندی هەڵدانی ستونی هەیە و مەودای پێکانەکەی دەگاتە 150 کیلۆمەتر و لە جۆرە وشکانیەکەی توانای زیاتری هەیە کە لە 2016 تاقی کردبووەوە. بەرپرسانی سەربازی ئێران دەڵێن ئەم سیستما دەبێتە چەترێکی بەرگری ئاسمانی ناوچەیی بۆ پاراستنی کەشتیە جەنگەکانی. ئێستا جیهان چاوەڕوانیەوە دەکات ببینێت ئایا واشنگتۆن بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی نوێ هەنگاو دەنێت یان فشارەکانی کۆنگرێس و هەوڵە دیبلۆماسیەکان دەبنە هۆی دوورخستنەوەی شەبەنگی جەنگ لە ناوچەکە.